لە بەشی دووەمی ڤیدیۆکەمان سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک لە خزمەتتان نابین بۆ ئەوەی بزانین ئەو پەیمانگایانی کە ماوەن بەشەکانیان هەریەکە و کۆنمرەیان چەندە بە پارالێل زانکۆڵاین ئێواران. سڵاوتان لێبێ ئەزیزان، من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تۆماری گشتی و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتتان نابین بۆ تەواوکردنی بەشەکانی زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک لە ڤیدیۆی دووەممانە بۆ ئەوەی بزانین کۆنمرەکانی وەرگیراو بە پارالێل و ئێواران و زانکۆڵاین چەندە. تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن بۆ ئەوەی سوودی لێ ببینن. پەیمانگەی تەکنیکی کارژێڕی دهۆک بەشی سیستمی زانیاری کارژێڕی زانکۆڵاینی پارێزگا 61.818 گشتێکی 68.7 پارالێلی پارێزگا 59.6 و گشتێکی 61 ئێوارانی پارێزگا 57.1 و گشتێکی 59.3 پەیمانگەی تەکنیکی کارژێڕی دهۆک بەشی کارژێڕی کار 67.9 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 70.6 پارالێلی پارێزگا 63.9 و گشتێکی 65.8 ئێوارانی پارێزگاش 61.1 و گشتێکی 62.5 بەشی ژمێریاری 62.7 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 72.9 پارالێلی پارێزگا 6.251 و گشتێکی 61.975 ئێوارانی پارێزگا 58.438 و گشتێکی 59.826 پەیمانگەی تەکنیکی زاخۆ بەشی تەکنەلۆژیای تاقیگەی نۆژداری کە هاوشانە بە بەشی شیکاری زانکۆڵاینی پارێزگا 80.6 گشتێکی 89 پارالێلی پارێزگا 75.945 گشتێکی 78.4 ئێوارانی پارێزگا 72.1 گشتێکی 80.1 پەیمانگەی تەکنیکی زاخۆ پەرستاری یاخود نەخۆشەوانی 82.096 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 87.143 پارالێلی پارێزگا 77.773 و گشتێکی 80.548 ئێوارانی پارێزگا 73.429 و گشتێکی 76.857 بەشی تەکنەلۆژیای تاقیگەی نۆژداری کە هاوشانە لەگەڵ بەشی شیکاری 80.6 زانکۆڵاینی پارێزگایە و 89 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 75.945 و گشتێکی 78.4 ئێوارانی پارێزگا 72.1 و گشتێکی 80.1 بەشی پەترۆڵ 72.2 زانکۆڵاینی پارێزگایە و 80.3 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 67.3 و گشتێکی 70.5 ئێوارانی پارێزگا 62.867 و گشتێکی 66.8 بەشی کارژێڕی کار 67.5 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 72.779 پارالێلی پارێزگا 63.39 و گشتێکی 65.5 ئێوارانی پارێزگا 6.8 و گشتێکی 62.8 بەشی تەکنەلۆژیای زانیاری زانکۆڵاینی پارێزگا 65.7 و گشتێکی 75.666 پارالێلی پارێزگا 61.6 و گشتێکی 64.7 ئێوارانی پارێزگا 6.1 و گشتێکی 61.944 کۆتا بەشمان بەشی پاراستنی چاندن یان چاندنی پاراستی 61.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 66.681 پارالێلی پارێزگا 59 و گشتێکی 66.5 ئێوارانی پارێزگا 57.6 و گشتێکی 6.496 لایک کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش سودمەند بن لە زانیاریەکانمان. ئێستا باسی پەیمانگەی تەکنیکی ئاکریەکەین.
بەشی پەرستاری یاخۆت با بڵێن نەخۆشەوانی زانکۆڵاینی پارێزگا 8.571 و گشتێکی 89.143 پارالێلی پارێزگا 77.143 و گشتێکی 78.857 ئێوارانی پارێزگا 73.35 و گشتێکی 77.143 بەشی کارژێڕی یاسا 67.964 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی بریتە لە 77.2 پارالێلی پارێزگا 63.6 و گشتێکی 66.3 ئێوارانی پارێزگا 6.6 و گشتێکی 63.421 بەشی ڕووپێوی 63.3 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 7.4 پارالێلی پارێزگا 6.888 و گشتێکی 63.4 ئێوارانی پارێزگا 58.433 و گشتێکی 6.595 کۆتابەشمان بریتە لە تەکنەلۆجیای زانیاری لە پەیمانگەی تەکنیکی ئاکرێ 62.951 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 7.9 پارالێلی پارێزگا 6.3 و گشتێکی 68.278 ئێوارانی پارێزگا 58.335 و گشتێکی 61 پەیمانگەی تەکنیکی شێخان بەشی کارژێڕی کار زانکۆڵاینی پارێزگا 66.1 و گشتێکی 68.7 پارالێلی پارێزگا 62.6 و گشتێکی 63.7 ئێوارانی پارێزگا 59.5 بەشی تەکنەلۆجیای زانیاری زانکۆڵاینی پارێزگا 61.966 و گشتێکی 69.9 پارالێلی پارێزگا 59.006 و گشتێکی 6.79 ئێواران بۆ پارێزگا 57.2 وەرگرتووە پەیمانگەی تەکنیکی ئامێدی بەشی تەکنەلۆجیای تاقیگەی نۆژداری کە وەکووتمان هاوشانە لەگەڵ بەشی شیکاری زانکۆڵاینی پارێزگا 77.91 و گشتێکی 84.688 پارالێلی پارێزگا 73.8 و گشتێکی 75.4 بەشی کارژێڕی کار زانکۆڵاینی پارێزگا 66.5 و گشتێکی 68.5 پارالێلی پارێزگا 61.6 و گشتێکی 63.3 ئێوارانی پارێزگا 59.2 و گشتێکی 6.2 بەشی کارژێڕی بازاڕگەری 65.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 68.1 پارالێلی پارێزگا 6.518 و گشتێکی 61.352 بەشی کارژێڕی گەشتیاری 64.467 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 66.4 پارالێلی پارێزگا 59.6 و گشتێکی 61.345 ئێوارانی پارێزگا 57.765 و گشتێکی 59 کۆتابەشمان لە پەیمانگەی تەکنیکی ئامێدی بریتە لە تەکنەلۆجیای زانیاری 61.94 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 7.61 پارالێلی پارێزگا 59.939 و گشتێکی 61.704 ئێوارانی پارێزگا 57.885 و گشتێکی 58.935 پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش پەرستاری نەخۆشەوانیەکات واتە هەرچیان هەرێک بەشن زانکۆڵاینی پارێزگا 79.492 بۆ پارێزگایە و گشتێکی 87.143 پارالێلی پارێزگا 75.429 گشتێکی 77.429 بەشی کارژێڕی کار 66 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 71.6 پارالێلی پارێزگا 61.451 و گشتێکی 63.3 ئێوارانی پارێزگا 59.1 و گشتێکی 61 بەشی تۆڕەکانی کۆمپیوتەر 62.5 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 75.901
پارالێلی پارێزگا 59.3 و گشتێکەی 61.5. بەشی تەکنەلۆجیای زانیاری 62.2 زانکۆڵایینی پارێزگایە و 77.9 گشتەکەیەتی. پارالێلی پارێزگا 59.5 و گشتێکەی 61.081. ئێوارانی پارێزگا 57.046 و گشتێکەی 58.244. کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش بەشی ژمێریاریە کە 6.9 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 65.7. پارالێلی پارێزگا 58.183 و گشتێکەی 59.441. کۆتا پەیمانگە و بەشەکانی زانکۆی دهۆک زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بریتیە لە پەیمانگەی تەکنیکی شنگال کە بەشەکانی کارگێڕی تەندروستی زانکۆڵایینی پارێزگا 72.529 و گشتێکەی 82.8. پارالێلی پارێزگا 7.7 و گشتێکەی 74.334. ئێوارانی پارێزگا 68.8. بەشی ژمێریاری 6.7 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 66.023. پارالێلی پارێزگا 58.394 و گشتێکەی 59.502. ئێوارانی پارێزگا 56.367. خۆشەویستانم قوتابی ئازیزەکان ئەمە کۆتا بەش بوو و کۆتا کۆنمرە بوو کە لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ ئێوەی بەڕێزمان باس کرد و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆکیش تەواو بوو. هەموو بەشەکان ئەوانە کە پێویستی بە ڕوونکردنەوە بوو بۆ ئێوەی بەڕێز لە ڤیدۆکانە ڕوونمان کردوتەوە و هەروەها کۆنمرەکانمان بۆ باس کردوون کەمترین کۆنمرە چەندە و چەند وەرگیراوە. یەک خاڵێک هەیە کە ئەمێ لێرەیە باسی بکەم ئەویش بریتیە لەوەی زۆر کەس پرسیارەکات ئەڵێ ئێمە خۆتا ئێستا ساڵی خوێندنی 2021-22 تەواو نەبووە. بەڕێزان ئەو کۆنمرانەی ئێمە وەکو ناونیشان نووسیمانە ساڵی خوێندنی 2021-22 مەبەستمان لە ساڵی خوێندنی زانکۆیە نەک پۆلی 12. ڕاستە پۆلی 12 ئێستا ساڵی خوێندنی 21-22 و تەواویش نەبووە، بەڵام ئەوان کە تەخەڕوجەکەن واتە پاش 2 مانگی دیکە ئەوان کە ساڵی خوێندنیان تەواوە بێت ئەگەنە کۆلێژ و پەیمانگەکان ساڵی خوێندنیان ئەبێ بە 22-23. واتە دائیمەن کۆلێژەکان و پەیمانگەکان ساڵێکی خوێندن لە پێش پۆلی 12ەوە. بۆیە هیوادارین ئەو حاڵەتە ڕوون بێ لەلاتان و مەبەستی ئێمەش ڕوون بێکە بۆچی ئەڵێن 2021-2022. لە کۆتاییە ئەڵێن بە هیوای ئەوەی توانی بێتمان لە ماوەی ئەم کۆمەڵە ڤیددیۆیی کە بۆ ئەم ساڵ پێشکەشی ئێوەمان کرد سوودی هەبێت و بتوانن هەموو بەشەکانی کە خۆتان ئەتانەیە بزانن کۆنمرەکانی چەندە تاوەکو ئەوەی خوێندنێکی دروست بکەن و کۆنمرەتان هەر هیچ نەبێ بەلای کەمەوە 5 دەرەجەیەک لەو کۆنمرەیە بەرزتر بێت بۆ ئەوی بتوان بە ئاسانی ئەو بەشانەی ئەتانەوێ بە دڵخوازی خۆتان لی بخوێنن. سوپاسانەکەم، سوپاس بۆ لایک و کۆمنت و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان، سوپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمانن. بە پرسیارەکانتان بە لایک و بە سەبسکرایبکردنی کەناڵەکەی ئەمەتان گەشاوەتر و جوانتر کردووە، پاڵپشتی ئەمەتان کردو بۆی زیاتر و زیاتر هەوڵ بدەین تاوەکو خزمەتی ئەوەی خۆشەویست بکەین. بۆیە زۆر سوپاستان نەکەین بە هیوای سەرکەوتن لە ڤیدۆکانی داهاتوو ئەتان بینینەوە.